ئیشەکان لە هەموو بوارەکان دەکرێت بەڵام کەمتر سیارەکان تەحویلی هەولێر دەدەین بەحکمی ئەوەی زیاتر لێرە هەموو شتێک دەست دەکەوێت ئێمە وەکو فیتەران لێرە هەموو لە هەموو بوارێکیش دەکەین وەکو فیتەری و وەکو ئستۆپ وەکو گێچ و بڵانس تقریبا 10 ساڵە من لێرە ئیش دەکەم بەهۆی ئەوەی کە کرنتینەش بوو ڕێیشەکە زەعیفە بەس مەجبورین چونچی ئیشێکی ئێمە ڕۆژان لەسا ئەو ئیشەیە ئیشم زۆر چییە مەسەلەن کابرایەک بێتن ساڵ و سەیدۆ بگۆڕم خایسی هەبیتن بۆڕێکی خایز بۆ بۆی دەگۆڕم ساڵ و سە شتێک بۆی دەگۆڕم ئیشێکی ئێمە ڕۆژان لەسەر مەجبورین بەو شتێک ببینە سەری ڕۆژانە برين كافي رنقة سازی خواردن دەبێن سازی خۆش دەبێن لێرە ئەو وەختە سازیەکەی ئاوی لێنا ئەمان تەمیزە خۆمان دەبێن پاکیەکەن بە ئاوی تەمیز ئێشۆرینە و ئەو وەختە بۆمان تەمیزترە و مطمئین لی سازی تەمەوەلی لە شارە ئاوی گیفرە پیاکەن ئاوەکەی ناڵانی چۆنێ وایە تەمیزە کەسی وامان هەیە حەز ئەکات لەسەر زەویە سەوزی بسێنێ هەر لەبەر ئەوەی بێت دەورێ بداتەوە هاڵ و هەوایە ئاوەسکایەت هەر ڕۆژێ یەک دوو ڕۆژڕایە کیلۆیە سەوزی 2 کیلۆ سەوزی بۆ خواردنی خۆی بۆ خواردەمەنی خۆی ئەباتەوە کەسیشمان هەیە حوسڵە ئەوێ نییە دابەزێت هەر لەسەر چرخەکانە لەسەر جادەکانە لە مەریوانە لەوانە ئیتر هەر کەس و بە ئیلاقەی خۆی I think many people are not allowed to go to bars, not allowed to see friends, and I think the park is like the perfect place to go to like enjoy from the fresh air because there's less cars as well for the moment. But yeah, I think it's like people start going outside because they don't have much else to do, and I think people start enjoying it. Also, I saw that a lot of people are starting to buy bikes. Today we are celebrating Arthur's birthday. He's turning 30, I think, 30. And so we're just gonna bike until Grunendal, have some fresh beer around the lake and come back. That's it, enjoying life.